بێگومان کلوینی و پشکنین لە ئەشکەوتی شانەدەر و دۆزینەوەی زێر گرنگێکی تەواوی بۆ گەلی ئێمە هەیە لە ڕووی مێژوویەوە کاریگەری هەیە لەسەر کنۆ پشکنینەکانی ڕابردوو لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان یا لە چوارچێوەی کوردستانی گەورە با بڵێن لە نێوان دوو ڕووبار و ئیلام و شۆشدا کراون ئەوانە مێژوەکانیان دەگەڕێتەوە بۆ 45,000 ساڵ بەر لە ئێستا بەڵام ئەم کنۆ پشکنینە وای کرد کە کاریگەری هەبێ بۆ سەر کۆی کنۆ پشکنینەکانی ڕابردوو و ئەو هەڵسەنگاندن و دیاریکردنەی مێژوانەی کە لەسەریان کراوە لە ڕووی ئاژەڵداری لە ڕووی کشت و کاڵی لە ڕووی نیشتەجێبوون لە ڕووی شارستانیەت لە ڕووی چێژلێنان و ئاگرکردنەوە و تا دوای ئەڤڕۆ ڕۆژێکە دیرروکە بۆ منتەخە بارزە بۆ دەڤەرە بارزە بۆ کوردستانێ بارزە تایبەت کۆ ئەف ئیڤنتای هاتیە ڕێخستن بۆ ڕێزگرتن لەوێ ماندیبوونە و ئەو تیما بیانیەوە و لێرە شۆر کردەوە کامبریج و لێرە ئیداما شۆڵا پرۆفسۆر ڕالف سۆلۆکی وەختی خۆ و ساڵە 56 لێرە تەنقیباتی شوێنەواری ئەنجام دای و چەندین هێزکە پەیکەر ڤەدید بوون بەس وە وەختە هەر وەکو گیرانبارکێرش پرۆفسۆر گیرانبارکێرە بەحسکەر ئەف پەیکەرێت کۆڤەدێتە وەختە تەقەنیاتێ دو وەختە 45,000 تا 50,000 ساڵ پێش نوکە دیاریتە کردیانی تەمەنێ و ئەو تەبقاتێت شوێنەواری ئەوێت لیشکەفتەشانە دەبێت بەس حەسەب ئەف شتێک و نوکە هەی ئەو شێوازت نوێ هەی بۆ دیاریکردنە تەمەنە ئەوان ڕێت نوێترێت هەیت باشت هەی کو ئەو چیان تەمەنێ وێ تەبقی ئەوە کۆ 8 متریە ئەو پەیکەرێ زێت نێاندەرتاڵ زێت هاتیە ڤەدیتن دیاری پێیان کە هاتە 75,000 ساڵ پێش نوکە بیە بەنسبەت ئێمە وەکو هەرێمی کوردستان جێگای شانازیە کە شوێنەوارێکی بەو شێوەیە دێرینمان هەبێت کە مێژۆکەی بگەڕێتەوە بۆ زیاتر لە 75,000 ساڵ بەڵام لە هەمان کاتیشا ئەوە بابەتێکە کە دەکرێت ئێمە وەکو هەرێمی کوردستان بە وردی کاری لەسەر بکەین لەبەرەوەی ئاسەوارناسی بەشێکە لەو ڕابردووەی کە ئێمە هەمانە و دەبێت زانیاری وردمان هەبێت لەسەری بۆ ئەوەی کە ئێستا و ئایندەمان بپارێزین بەدەر لەوەش پێویستە لەلایەن ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن گرنگی بەم ناوچەیە بدەن وەکو شانەدەر کە لە دەڤەری بارزانە بەوەی کە موزەخانەیەک لێرە بکرێتەوە تا بتوانرێت ئەو شتانەی کە دۆزراونەتەوە تا ئێستا لە دەرەوەن لە زانکۆکانی دەرەوە بگەڕێنرێتەوە بۆ ئێرە بۆ ئەوەی کە ئەشکەوتی شانەدەر یەکێکە لە ئەشکەوتە هەرە دەگمەنەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەگەڕێتەوە لوچاخی بەردینی کۆن لە ساڵی 1950 تاوەکو 50 تا 1960 لەلایەن ڕالف سۆلۆکی زانای بواری شوێنەوارناسی زانکۆی کۆلمبیا کاری داکراوە یەکێک لە کارە هەرە جوانەکان و ناوازەکان کە لەو کاتە دۆزیوێتەوە ئێسکە پەیکەری دە مرۆڤی نیاندەرتال بوو کە بۆ یەکەم جار لەم ناوچەیە دۆزێتەوە و لەو کاتەدا بەڕاستی بواری تەکنۆلۆژی و هەروەها ڕێبازەکانی توێژینەوەی شوێنەواری بەو شێوە پێش نەکەوت بوو ئەوە بوو لە ساڵی 2014 پێش ساڵی 2014 تیمێکی زانکۆی کامبرجی بەریتانی کە لەنز پەیمانگای مەکدۆناڵدی بەریتانی پشتگیری دەکران لە ڕووی داراییەوە ئەوە بوو هاتن لەلایەن ئێمە لە بەڕێوەبەراتی شوێنەواری هەرێمی کوردستان دوای بەجێگەیاندنی تەواوی ئەو ڕێکارانێک کە پێویستن بەپێی یاسا مۆڵەتی کارێکنەوە پشکنیان
پێدرا لە ساڵی 2019 و کۆتایی ساڵی 2010 ئەمان بەرهەمێکی نوێ ینی گەیشتە ئەنجامێکی نوێ لە ئەنجامی کاری کنوشکنینیان ئەوە بوو کە ئێسکە پەیکەری بەشی سەرەوەی ئێسکە پەیکەری دێمین مرۆڤی نیاندرتالیان دۆز تیما زانکۆ کامبریج سەرۆکاتیە پرۆفیسۆر گرایم بارکەر 2014 اتفاقە گەل حکوومەتە هەرێما کوردستانە کرد و بێت لێ ئەشکەفتە شانەدەر هەڵکولینێ بکات بۆ ماوەی چەند ساڵە ئەوە 10 ساڵە زانکۆ کامبریجە بەریتانی لە ئەشکەفتە شانەدەر شۆردێکی ئەدیش وەکو کوردێک وەکو نوێنەرێ فەرمانگای شوێنەواری مەرگە سۆرتێکی تیمێدا شۆرتەکەم بڕاستی وێشی وێ تیمێ دەستکەوتێت گەورە بۆمە کوردە بۆمە دەستینان نەک بووسە کوردە بۆ عێراق و هەموو جیهانێ دەستکەوتێت باش دەستینانەوە